زان بەردەوام بین لەگەڵتاندا و لەم تەوەرەدا باز لە بابەتێکی گرنگ دەکەین بەگومان ڕێنماییکاران لە سەرجەم بوارەکاندا ڕۆڵێکی گرنگی خۆیان هەیە و جێ دەستیان دیارە بەڵام لە بواری پەروەردەیە زیاتر ڕۆڵەکەیان قورستر دەبێت و کاریگەری زیاتریان دەبێت. باز لەوە دەکەین کە بزانین ئایا ڕێنماییکارانی پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندندا ڕۆڵیان چییە و چۆن دەتوانن هاوکاری قوتابیان و واروات بە تایبەتیش لەوانەیە مامۆستاکان بتوانن هاوکاری ئەوانیش بکەن لە بابەتە پەروەردەیەکاندا و ئایا تا ئێستا لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستاندا توانراوە یاخود توێژەران و ڕێنماییکارانی پەروەردەیی توانیویانە کە ڕۆڵی خۆیان بە باشی بگێڕن و هاوکاری لانی پەروەردە و فێرکردن بن. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە و میوانێکمان دەبێت لە ستودیۆکانمان لە هەولێرەوە توێژەری کۆمەڵاتی ئالان عەلی کە میوانمانە لەم تەوەرەیە. سڵاوت لەبێت کاک ئالانم کاتت باش، زۆر سپاس دەکەین کە لەم تەوەرە لەگەڵمانین و با لەوە دەست پێ بکەم کاک ئالان کە ئایا ڕۆڵ و ئەرکی ڕێنماییکارانی پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندندا چییە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە سڵاو لە ئێوەش بێ، زۆر خۆشحاڵم، سپاس بۆ دەرفەتە. بەنسبەت ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی یاخود ڕێنماییکارانی پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندن ڕۆڵێکی گەورە دەگێڕن بە حکمی ئەوەی کە لە دوای ساڵانی 2023 و پەروەردەی هاوچەرخ و گۆڕانکاری تەواو لە پەروەردەکە هاتەکایەوە و بە هۆکاری ئەوەی کە بەشەکانی کۆمەڵناسی و دەروونناسی کە توانیان کۆمەڵێک دەرچوو تەواو بەشەکانی لێ تەواو بکەن. ئەمە وای کرد کە حکوومەتیش کە پەرەبم بابەتە بدا و کۆمەڵێک لە توێژەری کۆمەڵایەتی یاخود ڕێنماییکاری پەروەردەیی کە لە دواییە لە وەزارەتی پەروەردە ناوەکەی بە ڕێنماییکاری پەروەردەیی هات ئەمانەدا بمەزرێن و دەوری خۆیان بینن لە قوتابخانەکانە. بەڵام بەداخەوە ئێمە بە حکمی ئەوەی کە من قسە بەس لەسەر بۆ نمونە قوتابخانەکان با لە شاری هەولێر بۆ نمونە 6,000 قوتابخانەمان هەیە، تەنها 1400 توێژەری کۆمەڵایەتی و ڕێنماییکاری پەروەردەییمان هەیە. ئەمە خاڵێکە بێ کە بۆ جوابەکەی جەنابەت بڵێم نەتوانین بە تەواوەتی ڕێنماییکاران یاخود توێژەرانی کۆمەڵایەتی دەوری خۆیان بجێڕن یاخود دەوری خۆیان جێڕابێت. بەڵام بە هەر حاڵ ئێمە ڕێنماییکاران توێژەرانی کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندن ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە ڕێنماییکردنی قوتابیان، لە ڕێنماییکردنی خێزانەکان بۆ ئەوەی کە قوتابیان بە دەروونێکی ئارام بە پەروەردەیەکی سەردەمیانە بە شێوازێکی زانستیانە بتوانن هەم تەعامل بکەن، هەم کاردانەوەیان هەبێ، هەم لە خوێندنیش سەرکەوتوو بن. وەکو وتم بەڵام گرفت و کێشەش دروستە بێت لە ناوەندە لەبەرەوەی کە توێژەرێکی کۆمەڵایەتی لە قوتابخانەیەکە لە ناوەندێکی خوێندنە زیاتر لە 1000 قوتابی هەبێ بە دڵنیاییەوە ناتوانێت بە تەواوەتی هەدەفەکەی پێکێ، ناتوانێت کارەکانی بە شێوازێکی زۆر باش بە ئەنجام بگەێنێ. بەڵام لەسەرۆشە توێژەرانی کۆمەڵایەتی هەر ماندوون بە شێوازێکی ئەکادیمی، بە شێوازێکی سەردەمیانە. لە پاڵ ئەمانەشە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان، بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان، پەروەبەرایەتی گشتی پەروەردە بەشەکان هەوڵیان داوە کە بەردەوامی خول و ئەو شێوازە سەردەمیانەی ئێستا بۆ ڕێنماییکاران بکەنەوە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوازێکی زۆر باش و ئەکادمی ڕۆڵی خۆیان و دەوری خۆیان بگێڕن لە قوتابخانەکان. چونکە تۆ بە حکمی ئەوەی کە مادەم لە قوتابخانەش هەدەفی سەرەکی پەروەردەکردنی قوتابیە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و ئەنجا لە ڕووی زانستیشەوە، کەواتە ئەو بەرکەوتەیە هەدەفی یەکەم هەم وەزارەتی پەروەردە هەم ڕێنماییکار بۆ پەروەردەکردنی قوتابیە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و بێ ڕێنماییکاریش بۆ نمونە و ڕێنماییکارانەی کە ڕۆڵە بینن کە دەورە بینن کە لە ناوەندەکانی خوێندنان تەمان بە دڵنیاییەوە جیاوازێکی تایبەت یاخود بە شێوازێکی تر بڵێم جیاوازێک لەگەڵ خەڵکی ئاساییە، لەگەڵ بۆ نمونە چینی مامۆستا، لەگەڵ چینەکانی ترە، لەبەرەوەی کە
ئەبێ بە دەرونێکی ئارام بە نەفەسێکی درێژ بتوانی تۆ دەور ببینی و خۆت پەروەردەی قوتابی و لە ناوەندەکەی خوێندندا هەتا هاوکاری قوتابخانە و مامۆستایان و قوتابیان و خێزانەکانیشان بیت. باش کاگالان باست لەوە کرد ینی ڕۆڵەکە گرنگە بەڕاستی بەڵام بام پرسیارەکەمانی ئێستا لای دایکان و باوکان بە شێوازێکی گشتێ کرد باس لە مامۆستای بیرکاری یا لە مامۆستای وەرزش هونەر هەر مامۆستایەکە ناونیشانێکی زانستی لەسرە دایک و باوکەکە یەکسرە زانن کە ئەمە ئیشی تەنها وتنەوەی ئەم وانەیە و ئەرکی سەرەکی ئەم مامۆستایە لەم قوتابخانە لەم ناوەندی خوێندنەیە فێرکردی مناڵەکانە لەم بوارەدا بەڵام ئەگەر بینە سەر توێژەرانی کۆمەڵایەتی یان ڕاستڕ بڵم ڕێنمایکارانی پەروەردەی ئەرکە سەرەکیەکانیان چین لە ناوەندەکانی خوێندنە بە چیە ئەناسرێنەوە ئیشی سەرەکی ئەمان ڕۆژانە هەفتانە مانگانە لە ناوەندەکانی خوێندن چییە بەڕاستی ئەگەر بەخاڵ بۆمان بژمێری سوپاس دەکەین. بەڵێ دەست خۆش بێ بەنسبەت کارەکانی تۆژەری کۆمەڵایەتی بەڕاستی لە ناوەندەکانی خوێندنە توێژەری کۆمەڵایەتی لەو قوتابخانەی کەتیایەتی ئیتر چەند قوتابی بێت ئێمە بە حکومیەوەی ناڵێن بۆ نمونە قوتابی زۆرە بەڵام ئێمە بەس کارەکان باسەکەین ڕاستکردنەوەی ئەو ڕفتارە نەشیاوانەی کە قوتابیان لە ناوەندەکانی خوێندن یاخود ڕێنماییکردنی قوتابیان بە شێوازێکی پەروەردەیانە ڕێنماییکردنیان بۆ خوێندن ڕێنماییکردنیان بۆ ئاکاری جوان ڕەوشی جوان ڕێنماییکردنیان بۆ ئەوەی کە ڕێزی ژینگەی قوتابخانە بگرن ڕێنماییکردنیان بۆ ئەوەی کە ڕێزی دایک و باوک و گەورەکانیان بگرن ڕێنماییکردنیان بۆ ئەوەی کە بتوانن پەرە بە خوێندنەکان بن لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئەکادیمیەوە و لە هەمان کاتیشە ڕێنماییکردنیان بەو شێوازەی کە ئێستا و گرفتانی کە لە ناوەندەکانی خوێندنە ئەو قوتابیەی کە زۆر جار هەیە قوتابیەکە ئێمە ئەبێ پۆڵینی کەین بۆ نمونە ڕێنماییکاری پەروەردەی تۆژەری کۆمەڵایەتی کاتێک لە ناوەندێکی خوێندنایە کۆمەڵی قوتابی لەبەردەسایە ئەبێ پۆڵین کە ئەبێ ورد بێتەوە لە قوتابیەکە بزانێ و قوتابیانەی کە چونکە هەر ڕێنماییەک لەوە چە بەسەر کۆمەڵی قوتابیات جێبەجێ بکرێ ئەو قوتابیانی کە ئاسیان نسمە و خۆت ئەو قوتابیانی کە ئاسیان بەرسە زیاتر تەژیعیان بکە زیاتر ڕێنماییان بکە بۆی کە بتوانن زیاتر نمرەی بەرز و یاخۆت ئاسی زانستی بەرز بەدەست بێنن لە وردبوونەوەی تۆژەری کۆمەڵایەتی ڕێنمایی کارە زۆر جار لە ئاکارەکان لە ڕەوشتەکان لە ئەو قوتابیانەی کە هەرسوکەوتیان بە شێوازێکە ڕێنماییکارە بێ ورد بێتەوە بۆیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خەمۆکیەوە زۆر جار قوتابیەکە بینی تۆ لە ناوەندێکی خوێندنای دەورە بینی ئەبینی قوتابیەک هەرسوکەوتی جیاوازە ئەبینی قوتابیەک گۆشەگیرە تێکەڵ بە قوتابیەکان نابێ یاخود لە ڕێی مامۆستایانەوە یاخود لە ڕێی ڕابەری پۆلەکانەوە بە زانیاری پێدەگا ئەو کاتە کاری لەسەرەکەیت کاری ڕێنماییکاری پەروەردەیی تۆژەری کۆمەڵایەتی زۆر قورسە لەبەرەوەی لە ناوەندێکی خوێندنە ئەگەر 45 تا 50 مامۆستا و بەڕێوەبەر و یاریدەر هەبێت تەنها بە هەمویان کار لەسەر کۆمەڵی قوتابیەکەن کە لە ڕووی خوێندنەوە هەریەکان لە بوارەکەی خۆی بەڵام توێژەری کۆمەڵایەتی ڕێنماییکاری پەروەردەیی بە تەنها کار لەسەر هەموو قوتابیانەکە هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ئەو ئاکار و ڕەفتاریانەی کە ڕۆژانە لە ناوەندەکانی خوێندنە قوتابی بەرامبەر قوتابی بەرامبەر مامۆستا حتا مامۆستا بەرامبەر قوتابی ئەنجامیەدا بۆیە کارەکەی زۆر گرنگە زۆر قورسە پێویستی بە وردبوونەوەیەکی باش هەیە بۆ ئەوی کە بتوانێت هەدەفی باش پێکێت و لە هەمان کاتشە پێویستی بە هاوکاری دەستەی کارژێڕی و مامۆستایان و هەتا خێزانەکانیش هەیە زۆر جار هەیە گرفتێکی خێزانی هەیە زۆر جار هەیە گرفتێکی قوتابیمان هەیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خێزانەکان ئەوەی کە هاوکار نەبێ گرفتت بۆ دروستە بێت چونکە ناتوانانی هەدەفی خۆت پێکی ناتوانانی بە شێوازێکی باش کاری لەسەر بکەیت بەڵام بە خۆشحاڵیەوە کاتێک کە خێزان کاتێک کە قوتابخانە هاوکارت دەبێت تۆش توانی بە شێوازێکی ئەکادیمی سەردەمیانە کاری لەسەر بکەیت بەڵام لە پاڵ هەموو ئەمانەشە لەو ئەچێن نتوانی بە شێوازێکی زۆر باش لەبەرەوەی کە تۆ ئەگەر بەپێی یاسا کار بکەیت تۆژەری کۆمەڵایەتی ڕێنماییکارێکی پەروەردەیی 150 قوتابی لەبەردەسا بێ بەڵام ڕێنماییکارێکی پەروەردەیە بینی 1000 قوتابی 600 قوتابی 800 قوتابی لەبەردەسایە لەوە چێ نەتوانێت بە شێوازێکی زۆر باش کارەکەی بکە لە هەمان کاتەوە چه کات
ئەو کاتی کە لەبەر دەسیایەتی قوتابی لە قوتابخانەیە کاتێکی کەمە نەتوانی کاری بە تەواوەتی لەسەر بکەی یاخود بۆ ئەوەی کە ناتوانانی قوتابی بە شێوازێکی باش لە پۆلا ببینی لەبەرەوەی کە دەرست نییە یاخود کاتت نییە پۆل لەبەرەوەی دەرسەکان هەمووی مامۆستایان دەرسەڵێنەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆی نەتوانی بە شێوازێکی باش بەڵام لەگەڵ ئەمەشدا بە خۆشحاڵیەوە بە سپاسەوە ڕێنماییکاران و توێژەرانی کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندنە لێرە و لەوێش گرفتە بێ لێرە و لەوێش کەم و کوڕیشمان هەیە لێرە و لەوێش ئێمەش وەکو پێویست بەڵام ئەوەش هۆکاری خۆی هەیە ئەوەش کۆمەڵی هۆکارەیە کە نەتوانی بەسپاسەوە ڕێنماییکاران و توێژەران توانیوانە ڕۆڵ و دەوری خۆیان بجێڕن لە ناوەندەکانی خوێندنە هەتا لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن هاوکاری خێزانەکان و دایک و باوکەکان بووە بۆی کە بتوانن کە نەوەیەکی تەندروست یاخود پەروەردەیەکی تەندروست قوتابیەکی تەندروست هەم بۆ خێزان و هەم بۆ کۆمەلگا فراهەم بکەن کە ئەمەش بەسپاسەوە ڕێنماییکاران یاخود توێژەرانی کۆمەڵایەتی هەڵگری ئەم کارن. زۆر باشە کاک ئالان ئایا لە ناوەندەکانی خوێندندا قوتابیانی ئێمە تا چنێک هۆشیاریان هەیە لەوەی کە لە کاتی بوونی کێشەیەکدایان لە کاتی بوونی ئەوەی کە پێویست بکات ڕێنمایی یەکیان پێ بدرێت لە ڕووی فێرکردنەوە و لە ڕووی قوتابخانەکانەوە تا چنێک هۆشیاریان هەیە ئەوەی کە بێنە لای ڕێنماییکارانی پەروەردەیی لە ناوەندەکاندا و ڕاوێژیان لەگەڵا بکەن؟ بەڵێ بەنسبەت ئەم هۆشیاریە بە بڕوای من ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێنماییکار یاخود و توێژەری کۆمەڵایەتی کە لەو ناوەندی خوێندنە ئایا لەبەرەوەی کە تۆ کاتێک بەرکەوتە لەگەڵ قوتابیەکە بێ لەگەڵ هەر نەک قوتابی لەگەڵ مامۆستاکەشە پێویستە ڕێنماییکاری پەروەردەیی توێژەری کۆمەڵایەتی ئەو ڕۆڵەی بە شێوازێکی ئیجابی بگێڕێت بۆ ئەوەی کە متمانە دروست بێت متمانە لە نێوان توێژەری کۆمەڵایەتیەکە و قوتابیەکە دروست بێت کاتێک کە متمانە دروست بوو قوتابی ئامادەیە هەموو نهێنی یاخود هەموو ئەو گرفتانی کە هەیەی بۆت باسکە ئێمە بە حکمیەوەی کە لە سەرەتای دەوام و لە بۆ نمونە لە کاتی خوێندنە سیمینارات بۆ قوتابیانی خۆمانەکەین بەدەر لەوە لە قوتابخانەکانی تری سیمینارەکەین بۆ قوتابیان لەسەر ئەو گرفتانی کە ڕۆژانە لە ناوەندەکانی خوێندن یاخود قوتابی تووشیە بێ بە خۆشحاڵیەوە کاتێ فیدباک وەرەگرین چەند قوتابیەک کۆمەڵی گرفتیان هەیە گرفتەکانی خۆیان بۆ ئێمە باسەکەن یاخود گرفت لە قوتابخانەکە هەیە پێمانەڵێ یاخود گرفتی خێزانیان هەیە بۆمان باسەکەن ئەمە لە ماوەی نیو سەعات تا سێ چارەکات و سیمینار بۆ قوتابیەکەی واکی متمانەیەک دروست بێت ئەگە بە ساڵێک چەند ساڵێک لەگەڵ قوتابیە کابی لە ناوەندێکی خوێندنە بۆ ئەوەی کە متمانێکی باش دروست بێ بە دڵنیاییەوە گرفتیشمانە بێ لە بەرەوەی چ قوتابیش هەبێ بە هەر متمانێکی دروست بێ نەیەوێت گرفتەکەی خۆی باسکە یاخود نەیەوێ مامۆستا تەداخولی یاخود بەشدار بێ لە چارەسەرکردنی یاخود تەداخولی بکە بەڵام لە هەمان کاتە زۆرینە ئەو متمانەی کە توێژەری کۆمەڵایەتی کە ڕۆڵی خۆی جێڕێ لە ناوەندەکەی خوێندنە بەرامبەر بە قوتابی و قوتابیان متمانیان لا دروستە بێ و بە هۆشیاریکی باشەوە هەم قوتابی و هەم توێژەری کۆمەڵایەتیش ئەو گرفتانی کەیتە بەردەستی بە ئامانەتەوە چونکە زۆر جار هەیە گرفت هەیە قوتابی دەتەلات ئەڵێ ئەم گرفتەی کە من هەمە بەستەنها تۆ بیزانی یاخود حەز ناکەم خێزانەکەم بیزانیە بە خۆشحاڵیەوە زۆر جار هەیە گرفت بۆ چارەسەریشمان کردووە خێزانیش نەیزانیوە لە کچان و لە کوڕانیش گرفتیان هەبووە بۆمان چارەسەر کردوون هەتا توێژەری کۆمەڵایەتیەکەی بەپێی ڕێنماییەکان لەسەری خۆی بۆ نمونەیمە هۆبەمان هەیە هۆبەی قەزاکانمان هەیە هۆبەی پەروەردەگشتیەکانمان هەیە هۆبەی ناوەزارەتمان هەیە ئەگەر ڕێنماییە ئەگەر حاڵەتێک هەبێ نەتوانین چارەسەری بکەین ڕوبەڕووی سەری خۆمانیەکەینەوە بە خۆشحاڵیەوە توانراوە کە ئەو ڕۆڵە بگێڕێت بەڵام لەسەر و هەموو ئەمانەشەوە ئێمە گرفتیشمان هەیە چۆن مامۆسایەک لە ناوەندێکی خوێندنە لەوە چێ گرفتێکی بواری ئابووری هەبێت نەپەژێتە سەر بوارە زانستیەکەی بە شێوازێکی ئەکادیمی باش دەرسەکەی بڵێتەوە لە بەرووی مێشکی هەلای ئەوەیە کەی موچەکەی بێت کەی کرێی خانۆکەی بدات کەی بژێوی ژیانی بەم شێوازە باش کات و بتوانێت توێژەری کۆمەڵاتیش بە هەمان شێواز لەم بابەتە بەدەر نییە لەوە چێ نەتوانێت زۆر جار هەیە پەرە بە بابەتە زانستیەکەی خۆی بدات پەرە بە کارەکەی خۆی بدات بۆی کە بە شێوازێکی ئەکادیمی و زانستی بتوانێت زیاتر زۆر باشە کار ئالانگرترین ئەو گرفتانەی توێژەرانی کۆمەڵایەتی یاخود ڕێنماییکارانی کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندنە ئەبێتەوە گرفتەکان چین کە ڕوبەڕووتانە بێتەوە
بەڵێ گرفتەکان کە لە ناوەندەکانی خوێندنە بۆ نمونە ئەبینی زۆر جار قوتابی کردەوەیەکی ناشرین، قوتابی هەیە بەرامبەر بە مامۆستا، قوتابی بەرامبەر بە قوتابی، قوتابی بەرامبەر بە خێزانەکەی، قوتابی کە ناخوێنێ، قوتابی نایەوێت بخوێنێ یاخود خێزانی هاوکار نییە. زۆر جارێم گرفتانەمان تووشە بێ یاخود لە سەر و هەمیەوە ئەو گرفتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە بەداخەوە جگەرە کێشانە، ڤۆیپە، مۆبایلە، سوۆسیال میدیا گرفتێکی گەورەی توێژەرانی کۆمەڵایەتێک لە ناوەندەکانی خوێندنا چووکە لە بەرەوەی کە تۆ کاتێک ئیدارەیەک بەڕێوەبەرێک یاریدەدەرێک گرفتێک لەگەڵ قوتابیەکە بێ زوو بە زووە بێ ڕێنمایی کار توێژەری کۆمەڵایەتی هەوڵ بدات گرفتەکە بێنێتە لای خۆی چارەسەریکە. ئەمانەی کە ڕۆژانە بەرکەوتە دەبێت لەگەڵ یا ئەم بابەتانەیە بە تایبەتی سوۆسیال میدیا. حاڵەتی ترمان هەیە لێرە و لەوێ ئێمە ناڵێنە مەشتەیەکە هەندێک لە قوتابخانە هەیە بۆ نمونە قوتابیمان هەبووە لە کچان و لە کوڕان گرفتی دەرەکیان هەبووە، گرفتی سۆزداریان هەبووە، گرفتی خێزانیان هەبووە، یاخود بەنسبەت هەندێک لە حاڵەتانەی کە بەداخەوە مادەی هۆشبەر لە ڕێی ڤایپەوە بێ، لە ڕێی ئەو بابەتانی کە لە کۆمەلگا هەیە. ئەم گرفتانە زۆرترین گرفتن لە سەروی هەمووشیانەوە زۆر جار هەیە لە قوتابخانە کچەکانە، لە کوڕانیش هەیە، بەڵام هاوسەرگیری پێشوەختە بەڕاستی ئەبینی قوتابیەک لە تەمەنێکایە کە ئێشتا ئامادە نییە بۆ هاوسەرگیری، ئەو خێزانەکەی ئامادەی کردووە و هەموو وای لێ کردووە بە هەموو شێوازێک ڕازی کردووە، قوتابیەکەش ڕازیە واز لە خوێندنەکەی خۆی بێنێ. ئەم حاڵەتانە هەیە بەداخەوە کە ڕۆژانە ڕوبەڕوومانە بێتەوە. لە هەمان کاتە ئەو گرفتانی کە لە ناو ئیدارە و کارژێڕی ستافی مامۆستایانی شەیە کە ڕوبەڕووە بێتەوە، چونکە ئەو بەرکەوتانەی کە مامۆستا لەگەڵ قوتابیە، قوتابی لەگەڵ مامۆستایە و لەگەڵ ڕێنمایی کارە لەگەڵ ئیدارەیە، بەم حاڵەتانە بەم شێوازانە ئەم گرفتانە هەیە. بەڵام بە خۆشحاڵیەوە لە ڕێنماییکاران هەتا حەدێک توانیویانە ئەو دەورە بجێڕن یاخود هاوکار بن لە چارەسەرکردنی گرفتەکان. بەڵام لە هەمان کاتیشا ئێمە گلەیشمان هەیە لەبەرەوەی کە تۆ کاتێک کە دەستەخەیتە سەر برینێک ئیشارەت بە کۆمەڵێ گرفتەیە توێژینەوەیەکەکەی پێویستە لایانی معنی کاری لەسەر بکات، چونکە ئەوە نییە تۆ بۆ نمونە هەر توێژینەوەیەکەکەی بۆ نمونە ئالان توێژینەوەیەکی کردووە و ئەمە لایەنەکانێتی بەم شێوازە خراپەکەی هەیە و باشەکەی هەیەوەمە. پێویستە کە توێژینەوەیەکە کرێ ئیشی ڕێنمایی کار و توێژەری کۆمەڵایەتی توێژینەوە و ئەو توێژینەوەی کە ئیکە پێشکەشی بە وەزارەتی پەروەردە بۆ نمونە بە حکوومەتێکە کاری لەسەر بکرێ. بەڵام بەداخەوە بینی زۆر جار هەیە ڕوبەڕووی ئەم بابەتە بینەوەڵێ ئایا توێژەری کۆمەڵایەتی ئەگەر ئەم دەورە هەژێڕێم ڕۆڵە ئەبینێ بۆ گرفتەکان زیاترن، گرفتەکان چارەسەر نەکراون. ئەوەش ئەوەیە کە تۆ دکتۆر نیت، تۆ دەستنیشانکەری، بەڵام ئەوی کە چارەسەرکەرە لایانی معنیە بەداخەوە کە هەوڵ نەدرا ئەو چارەسەریە بکرێت. بابەتێکی گرنگ هەیە من حەزەکەم بپرسم بەڕاستی ئەوی ژەوەیە ئێمە هەر وەزارەتەکە خۆی ناوی لە هەرێمی کوردستان ناوی وەزارەتی پەروەردەیە، لە عێراقیش ناوی وەزارەتی تعلیم و با بڵێن ینی پەروەردە و فێرکردنە. باشە قسەکەم لەوەی ئایا بەڕاست پەروەردە گرنگی تایبەتی پێدراوە یا مامۆستای بیرکاری یا مامۆستای ئینگلیزی هەر زمانێک هەر بابەتێکی زانستی کە ئەچێتە پۆلەوە تەنها فریای ئەوە کە بابەتەکەی خۆی پێشکەشکە خۆ دەزانی بەهۆی ئەم بارودۆخە با بڵێن ئابووری کە هەیە بەهۆی بایکۆت و بەهۆی دەوام نەکردنی تەواو و ینی ئەگەر لە دەڤەرێک بایکۆتیش نەبێ بایکۆتێکی وەکو وەڵی دەمامکدار هەیە، ینی مامۆستاکە هەموو ڕۆژە ناچێت لە هەفتەیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژ داوامەکەیەکە لەبەرەوەی کە موچەکە وەکو خۆی دابەش ناکرێت. یان سیستەمی پەروەردەی ئێمە چەندین ساڵە چەندین جۆر سیستەمی تێدا تاقی کراوەتەوە، ئەمە یابانیە و ئەمە سویدیە و ئەمە بەریتانیە و ئەمە چییە. ینی بەڕاست ئێمە لە ناوەندەکانی خوێندن من حەزەکەمەوە لە جەنابەت بپرسم چکە و بەریەککەوتنتانەیە لەگەڵ قوتابیان مامۆستایانی وانەکانی دیکە فریای پەروەردەکردنەکەون یا تەنها فریای فێرکردنەکەون بەڕاستی و ئەمە گرفتی چیە گەروا بێت؟ بەڵێ دەست خۆش بێ بەنسبەت ئەو بابەتانی کە باسی کرد ئەوە پەروەردەی یابانی و پەروەردەی سویدیە و بەداخەوە ئەمە قسەی ئێمە و بۆ نمونە ئەو خەڵکی کە لە کۆمەلگایە ئەجینا
بۆ خۆی لە واقعا هیچ پەروەردەیەکی شوێنێکی تر ناتوانانی لە شوێنێکی تر سەرکەوتوو بێ، بەڵام ئەتوانی گۆڕانکارتوانین سوودی لێ ببینین. ئێمە ئەم سیستەمی خوێندنەی کە ئێستا بە پێڵێن برچکاوسڵ کە کاری لەسەرەکرێ هەرچەند زۆر کەس گرفتی لێ بۆ دروست بۆ یاخود قسەی لەسەر هەیە، بەڵام لە هەمان کاتیشە شتێکی باشە و ئەگەر کاری لەسەر بکرێ، گەر بە شێوازە ئەکادیمیەکەی کاری لەسەر بکرێ. بەنسبەت ئەوەی ئایا مامۆستایان توانیویانە لەبەری وەزارەتی پەروەردە و فێرکردنە، وەکو پێشتر باسم کرد، ئەم بەسپاسەوە مامۆستایان زۆر جار کە لە دەرسەکەی خۆی ئەگرێ ڕێنمایی قوتابیەکە پەروەردە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی زانستیەوە، بەڵام وەکو وتم ئەم کاتەی کە لەبەر دەسایە کاتێکی کەمە بەڕاستی خاستن لە قوتابخانە حکومیەکانە تۆ ناتوانانی بە 3 کاتژمێر 3 کاتژمێرونی و هەتا 4 کاتژمێریش کە دەرسێکی 40 دقەیە کە جاری وا هەیە بە بۆنەی کاتەوە لەوچە دەرسەکەش کەم کرێتەوە، ناتوانانی هەدەفەکەی خۆت پێکی لەوچێ بە 5 دقە تۆ ڕێنمایی یەکەکەی و مامۆستا، بەڵام نەیتوانی و هەدەفەکەی پێکیە. بۆیە گرنگە ئێمە بەڕاستی وەزارەتی پەروەردە مادەم پەروەردە و فێرکردنە، ئێمە فێرکردنەکە مامۆستایانمان بە خۆشحاڵیەوە دەستخۆشیان لەکەین کە کاریان لەسەر کردووە. پێویستە وەزارەت کا لەسەر پەروەردەکردنەکەش بکە لەسەر چی؟ بۆ نمونە بەداخەوە کۆتم ئێمە 6,000 قوتابخانەمان هەیە، 1400 ڕێنمایی کاری هەیە، 1400 توێژەری کۆمەڵایەتی هەیە کە ئەم 1400 لەوە لە هەندێک قوتابخانە 2-3 دابشکرابێتن، هەندێک قوتابخانەی زۆریش هەیە بەرکەوتەی نەبێ. بۆیە پێویستە وەزارەتی پەروەردە لەگەڵ پەروەردەی هاوچەرخ ئەگە کاری لەسەرەکە ئەبێت گرنگی بە ڕێنماییکاری پەروەردەی توێژەری کۆمەڵایەتی بدات و زیایی بکات و کاری لەسەرەوە بکات. ئێمە وەکو وتم ئەگەر ڕێنماییکارێکی پەروەردەی 600 قوتابیشیە بێ، ئێمە کاکە قبولمانە، بەڵام قوتابخانە هەیە هەر نیەتی هەوڵ بدە هەموو قوتابخانەکان ڕێنماییکاری پەروەردەیی. ئێمە زۆر جار داوامان کردووە ڕێنماییکاری پەروەردەیی هەتا بە عەقدیش بێت بۆ ئەوەی کە لە قوتابخانەکان زۆر جار لێرە لەوەی گوێمان لێ بێ لە ڕێنماییکاری پەروەردەیی چی کردووە، بەڵام کاتێککە دەورەیەکە بێ ڕێنماییکاری پەروەردەیی ئیشما پێ بەڕێوەبەرەکەی لە کاکە ئەگەرم ڕێنماییکارەکە لێرە نەبێ کارەکانم کێشەی بۆ دروستە بێ، کەواتە ڕێنماییکاری پەروەردەیی ئیشەکە دەورە بینێ ڕۆڵە بینێ. بۆیە گرنگە لە پاڵ ڕێنماییکاری پەروەردەیی مامۆستایانیش ئەوانەی کە هاوکارنی، چونکە بەڕاستی ئەمە وەکو خۆم بڵێم ئەو کەبینی بێتم مامۆستایان زۆربەی هاوکارن لە دەرسەکەی خۆی لە بوارەکەی خۆی، بەڵام لەسەر و هەموو ئەمانەشەوە ئێمە گرفتمان هەیە، گرفتە ئابوووریەکە، گرفتە کۆمەڵایەتەکەی ناو کۆمەلگا وای کردووە کە نەتوانێن یاخود قوتابی زۆر گوێ بۆ مامۆستانێکرێ یاخود مامۆستا نەتوانێت بە تەواوەتی پەیامەکەی خۆی یاخود ڕێنماییکار نەتوانێت بە تەواوەتی پەیامەکەی خۆی بدات، ئەمە وای کردووە کە نەتوانین بە شێوازێکی زۆر ئەکادمی باش جێبەجێ بکرێت. ئەجینا پەروەردەکردنەکە ئاسانە، هاوکارە مامۆستا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە حکمی ئەوەی کە وەکووتم موچە گرفتێکی سەرەکی هەم فەرمانبەران و هەم مامۆستایانە کە نەتوانراوە بە شێوازێکی زۆر باش کاری لەسەر بکرێت لەبەرەوەی کە تۆ موچەیەکی خۆتە بەڕاستیەکەی. و لەگەڵ ئەوەشدا کە لە شوێنێک بایکۆتە لە شوێنێک ئەم شتانە بەڕاستیەکەی کاریگەری لەسەر دەرونی قوتابیەکە هیوادارین هەم مامۆستا و هەم کاربەدەستان وەزارەتی پەروەردە حکوومەت بەجددی کار لەسەرمە بکەن بۆەوەی کە بتوانین هەم قوتابێکی تەندروست و هەم نەوەیەکی تەندروست هەم پەروەردەیەکی تەندروستیش بۆ قوتابیەکان و میلەتەکەمان بە ئەنجام بگەێنی. بەڵێ زۆر سپاس بۆ توێژەری کۆمەڵایەتی ئالان عەلی کە لەم تۆرە لەگەڵمانە بوو، سپاس دەکەین.